عزیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد وەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆگی هیوان. ئەمڕۆ یەکشەمەیە 19 شوبات مانگی 2 ساڵی 2023. ئەم بەرنامەیەشمان سەبارەت بە جوڵانەوەی کارگەری و خرۆشانی شۆڕژگێڕانەیە لە ئێران. میوانی من بۆ ئەم بەرنامەیە هاوڕێم جەمالی کەمانگەرە. هاوڕێ جەمال، ئەم کاتێک باش بەخێراتی. زۆر سپاس دەکەم کە داوەتی منە قبوڵ کرد. سلااو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستی بەرنامەی کەناڵی هیوا زۆر سپاس بۆ داوەتێک. هەر بژیت، زۆر سپاس. دیارە ئەم بەرنمەیەمان سەبارەت بە ئەو عنوانە گشتیەمان بۆ هەڵبژاردووە بۆی کە کەمێک دەستمان ئاوەڵا بێ سەبارەت بەلایەنە جۆر بە جۆرەکانی حۆزور و ئامادەی چینی کارگەری ئێران لە خرۆشانی شۆڕژگێڕانەی ئێرانە بکەین. بەڵام ڕاستی ئیدەی بەرنمەکەەوە ئەوەی کە بە پێویستم زانی هاوڕە جەمال میوانداری ئێوە بکەم ئەو چالاکیە بە نرخ و بە جێگا شوێنە بوو کە بەداخەوە وەک من ئاگادارم ئەو جێگایی نەگرت لە میدیایی فارسی زمانە بە تایبەتی و ئەو بایەخی پێ نەدرا. ئەویش ئەو ئاکسیۆنە گەورە جیهانیە بوو کە لە چەند شوێنی دنیا ئیتیحادیە کارگەریەکانی دنیا بۆ پشتیوانیکردن لە چینی کارگەری ئێران و لە خرۆشانی شۆڕژگێڕانەی ژنجیان ئازادی هەڵوێستیان دەربڕی. لە هەندێک جێگا خۆپیشاندان کرا، لە هەندێک جێگا گردبوونەوە بوو، لە هەندێک جێگای تریش بەیاننامە دەرکراوە دەربڕینی، ینی ڕۆژێک بوو بەڕاستی بۆ پشتیوانیکردن لە کارگەرانی ئێران کە زۆر بە ئەرزش و بەجێگا بوو. من پێم خۆشە سەرەتا باسی ئەوم بۆ بکەیت کولی ئەم پرۆسیسە چۆن هاتە پێشەوەوە، چۆن کراکە ئەم پشتیوانیە بەدەست بێ. من چونکە زانم ئەوەندەی لە ناو ئیتیحادەکانە هەڵسان و دانیشتنم کردووە، زانم زۆر ئاسان نییە پشتیوانی ئیتیحادی کارگەرەکانی ئێستا بەدەست بێنین. ساڵێنێک لەمەوە بەر ئاسانتر بوو، بەڵام ئێستا زۆر سەخت بووە لەم بابەتەوە، زۆر کەمتر ئەوان باچیان بە مەسائلی ئەنتەرناسیۆنالی ئەوانە هەیە، بەتایبەت وڵاتانێکە لە ئەوروپاوە دوورن و زۆر ئاوا تێکەڵنین لەگەڵ دۆخی ئەوروپایە. چۆن کرا ئەم هەنگاوە هەڵبهێنرێەوە، چۆن کرا ئەم پشتیوانێ بەدەست بێ. پێم خۆشە لەو بابەتەوە باسێکم بۆ بکەی، دواترێکی نەسەر پرسیار و ڕوونکردنەوەی تفەرمو. حتمان بەدڵنیاییەوە ئەوەی کە خۆت باست کرد ئەمەی دوای کوشتنی مەحسا ئەمینی ژینا لە 16 سپتامبری 2022 پێم وابێ و تاریخەکەی لە شوێنەوەداگەر خۆت حتمما متابعات کردووە، هەم لە ناوخۆی ئێران ئێترازات و جدی دروست بوو، تەزاوراتی گەورە کرا لە شارەکان لە کوردستان، لە تاران، لە هەموو شوێنێ و ئەمە وای کرد لە دەرەوەی وڵاتیش لە وڵاتانی جۆر بەجۆر لە ئەمریکا و تا ئەوروپا هەموو وڵاتانی ئەوروپایی گرتە بەر و لە هەفتەکانی ئەوەڵیە بڵێن هەفتە یەکەم و دووم تا سێوم ڕەنگە تا چوارمیش ئێمە وەکو کۆمۆنیستەکان ئەمانزانی کە خودی جریانی ململانەیەک هەیە، بەڵام بەو شکڵە هینی پەیدا نەکرد بوو، بەو شکڵە کە بڵێنەوە بەرەی چەپ لەملاوە بەرەی ڕاستە. بەڵام ئێمە کە ئەمان ناسی ئەمانزانی کە بەحساب تەبیعەتی بەرەی ڕاست ئەوەیە کە پاوەنخوازە و نایەڵێ و کەسانی دیکە نایەڵێ دەرکەون و ئەمە وای کرد بە عەمەلی ئەمە بۆمان دەرکەوت. هێندێ لەوانەی کە چەپ و سۆسیالیست بوون لە بریتانیا بەتایبەت لە لەندەن مەرکەزیەتی وتیان ئێمە ئەکرێت لەم هینە بزوتنەوەیە بەشدار بین، بەڵام ئێمە لەوانە بووین کە وتمان ئێمە ئەم بزوتنەوە تێکەڵەی کە هەموو کەسێ بەیەکەوە بڕات و کەس پەرچەم نێرێت و کەس شعاری خۆی بەرز نەکات و هیچ نەڵێ، ئەمە ڕاستەی بە کاتێکەمە لە هەفتەی دوو ڕاست دیارە مەبەستی هێزە ڕاستڕەوەکانە، هێزە ڕاستڕەوەکانە وەکو ئۆپۆزیسیۆنی ئەوەی کە بەێرانی تەرەفداری ڕۆژاوا یا غەرب، بێزافەیەوەی کە ئەوەی کە ئۆپۆزیسیۆنی کە لە دەوروبەری کوڕی شای پێشووی ئێران ڕەزا پەهلەویدا هەن و هەتا جریاناتی کاتیەوە نیە چەپ و ئەوانش هەتا بە خۆیانەوت کۆمۆنیست ئەوانش دەیانوت ئەکرێت ئێمە بڕۆین و ئێمە هەندێ شعار نەدەین. بۆ نمونە مەسەڵەن کە ئەوەڵین تەرەکێک کە دەستی پێکرد لێەوە دەستی پێکرد لە نێو خەڵکەدا کە شعاری مەرگ بۆ ستەمگەر چەشابێ چڕابەر کە ئەمە مەترەح بوو
ووتیان ئێمە نابێ ئەمە مەطرح بکرێت ئەمە باعسی تێکدانی ئەو بەحساب یەکێتی نەبوو لە شوێنەوەدا کە لە مەدانی ترافلگاری لەندەن مجموعەیەکی زۆر کۆمۆنیست و سۆسیالیست ومانە هاتبوون بەڵام ئەوەی کە بەسلا ساڵتەنەت خواز ئەوانەی کە تەرەفداری لایەنگری لە پاشایەتیانە کرد و گەڕانەوەی پاشایەتی بۆ ئێران ئەوانە هەر هەموو ستەیج و هەموو شتەکان گر بەدەستەوە و یەکەم کەسێک کە حملەی پێکرا من بووم کە لەوێ من گەرەکم قسەکەم نیان هێشت تازە خۆم شعاری دژی سەڵتەنەتی چم نەدا بوو شعاری مەرج جمهوری اسلامی وانە وای کە کوتی کەمە لەوێ مجموعەیە چەپ و لەمانە هەبوو کە ئێمە هەروەک کۆبوونەوەیکی وەکو کۆبوونەوەی گشتی کرێکاری لەوێ وتمان چی بکەین ئەمە ناکرێوایە ئێمە چەپەکانی لەندەن خۆمانمان ڕێکخرا و خست لە عینی حاڵیشە ئەبێ حتمما ئەم ناوە بڵێم ئەوش هاوڕێدەشتی جەمال لە حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان ئەو یەکی لەوانە بوو کە وتی ئێمە پێشووتر ئەم کارانەمان کردووە کە کۆنگرای ئازادی عێراق و لە مەسەلەی ئەشغاڵی عێراق لەلایەن ئەمریکا و بریتانیا و خەڵکی زۆرە ناسین ئەکرێت ئێمە دیسان کۆمیتێ دروستکەین کارێکی و ئەوە بوو کە لە 2 نۆڤامبری 2022 دا جلسەیەکی فراخاندا و من حەزەکەم ئەم ناوانە بڵێم کە مرکزی یانە بوو بە مەبنای ئەم حرەکەتە ئەوشەوە بوو کە لە ئێمە من یەکی وەکو کەسێک لەوێ داوەت کرابووم خودی هاوڕێدەشتی جەمال بوو توانە نوری محەممەد و نوری بەشیر بوو سۆسەن سەلیم بوو و بێزافەوەی کە لە اتحادیە کرێکاریەکان ئەوەی کە زۆر مهم بوو ئەویش لە اتحادیەی PCS نازانم بە کوردێکەوێتە چی ئەوێتە Public Sector Service ئەوەی هینەکە کارمەندانی دەوڵەتی اتحادیەکی گەورەیەک بەشی بین الملل یا بەشی نێونەتەوەیی مەسئولی نێونەتەوەیی ئەو هینە اتحادیە کە ناوی جان ملۆنی بوو لەوێ بوو دانیل ڕاندل کە کەسێکی زۆر رادیکالە لە اتحادیەی ئارمتیشەوەی هینی گواستنەوەی قەتار و بەنادر و ئەوانەیە بەندەرەکان بێزافەی کەسێک لە اتحادیە یونایت بوو کە اتحادیەکی گەورەیە کەسێک لە یونیسان بوو و کەسێکی دیکەش هەبوو لە وەرکر لیبرتی ئەمانە لەو هینە بوو لە ژێرزەمینێک بووین لە لەندەن کۆبوونەوەیە کرا مریش لەوێ چوون قسەکە ئەوە بوو کە ئەوان وتیانەوە چتیان لە ئێمە گەرەکە هەرەوەی جان ملۆنیەوانە ئێمەش باسمان کرد کە وتمان ئێمە ئەوتیان ئێمە ناینە نێو تەزاوراتی شاخوازەکان وانەی تەرەفداری شاو ئەم لاوەلان ئێمە گەرەکمان ئێمە نایبینی بینیمانە تەزاوراتەکرێ بەڵام هەر هەمووی پەرچەمی ڕژیمی پێشووە ئێمە تێکەڵ ئێمە نابین و ئەو کاتەی کە من لەو کۆبوونەوە بووم چاپەکانی لەندەن هینێکیان دروست کردبوو بە نێو هاوپشتی لەگەڵ خەباتی خەڵکی ئێران کە هەموو چەپ و سۆسیالیستەکانی لەندەن بوو و ئێمە بۆ 5 مانگ کە ڕۆژی چوارشەمە بۆ جلسە بوو 5 مانگی نۆڤامبر ئێمە بۆ وتمانێمە تەزاوراتێکی گەورەمان هەیە هەر لەیسە و داوەتان لێکەین ئێوە بێن لەوێ خۆنڕانی کەن بێن قسە بکەن و لە مەدانی مرکزی لەندەندایە و وتمێ واتوانەوە ڕۆژێکە توانن ببینن کە هێزی سۆسیالیست و چەپ و بێسلاس هەڵسوڕاوانی کرێکاری لە لەندەن چەندێکن ئەوانەی کە ئێرانین و ئێوەش دەتوانن بێت و لە شوێن ئەوەدا ئەوان وتیان باشە و داوایان کردوتیان ئێوە چەند کەسێ هینکەن بناسێنن بە ئێمە کە بتوانن لەسەر ئەم بزوتنەوەی کە لە ئێرانە هەیە بزوتنەوە شۆڕژگێرانەی کە ئێستا هەیە بێل بۆ ئێمە بێن بۆ ئەندامانی ئێمە قسە بکەن ئەرۆ جان ملۆنی ئەمەش کەسمان معرفی کرد و جلسەیەکی زووموانە بوو بەرگوزار بوو لە شوێنەوەدا باس لەوە کرا کە خۆدا هەرم جان ملۆنی و ئەوەی کە هاوڕێدەشتی جەمال زەحمەتی زۆری کێشاکە وتیان باشترین کەس بۆ ئەمە ئەوەیە کە لەگەڵ جان مەکدۆناڵد کە نوێنەرێک زۆر بەشی رادیکال و چەپی حزبی کارگەر حزبی لەیبری بریتانیایە ئەگەر لەگەڵ ئەو بێ ئەو نامە بنووسێ بۆ اتحادیە کرێکاریەکان خەڵک بە گوێیەکە ئەگەر ئەو بێت ڕەنگە بتوان جەرمی کۆربێن بێت دواتر بتوانین کەسانی تر هەن لە حزبی کارگەر حزبی کرێکاری بریتانیا ئەوان تێن بێنە پشتەمە ئەمە ئەتوانێ هێن بێت لە شوێنەوەدا لە 28 نۆڤامبر جلسەیەکی دیکە گیرا ئەم جلسە لە پارلەمان بوو لە پارلەمانی بریتانیا کە مەسئولی بەڕێوەبەری جلسەکە خودی جان مەکدۆناڵد بوو دوای لە چەند کەس سخۆنرانیان کردەوە بۆی کە وەختی زۆرمان لێ نەگرێ لە نوێنەرانی ئەو مجموعی کە لەوێ بووین لە شوێنەوەدا کۆمیتەیەک هەڵبژێردرا ئەو کۆمیتە کاریەوە بوو کە هەم لەو جلسەی پارلەمانەوە هەم جلسەی 2 نۆڤامبر پێشنیارەوە بوو کە ئێمە بتوانین ڕۆژێک لە وەکو ڕۆژی هاوپشتی لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و جەماوەری ئێرانە لە هەموو دنیا و لە پێشا لە ئینگلیس ئەگەر بکرێت لە سەراسەری دنیادا یا چەند وڵاتە بکەین
هەر لە ڕۆژی یەکەمەوە پرسیارە کرا لە شوێنەوە دایتر لە کۆمیتەکە دروست بوو و 8 فێبریش ئەو حرەکەتت کە ئەو تەظاهراتە کە ئەوەی کە بە ئینگلیسی ڕاڵی پێڵێن یا ئەو مزاهرەیە کە لەبەر لە مەیدانی پارلەمانی بریتانیا لەوێ وەستا قسەکەرەکانیشی هەموو وەکو خۆی جان مەکدۆناڵد بوو، دەشتی جەمال بوو، ئازەر ماجدی بوو، ریچارد بێرگن بوون کە کەسێکی چەپە، جەرمی کۆربن بوو کە سەرۆکی پێشووی حزبی پارتی کاری بریتانیا، لە تاک کەسانی دیکە سەتاری ڕەحمانی کە هەڵسوڕایەکی کرێکاریە ئەو قسەی کردوە، فەریبورزی پویا هەبوو، دیانا نامی، هەڵاڵەی تاهێری و چەند کەسانی تریش قسەیان کرد، بەڵام مەجموعان ئەوە مەبنای حرەکەتەکە لەوێ دەستی پێکرد، بەڵام لە عینی حاڵدا هەم لە دانمارکا کە حرەکەتێکی زۆر باشیان کرد و هەموو بەشێکی زۆر لە اتحادیە کرێکاری و هەڵسوڕەوانی کرێکاری بەشداریان کردبوو کە هاوڕێیان محمودی قەزوینی و ناهیدی ڕیاض و کەسانی دیکە هەڵسوڕاوی ئەوە بوون. لە فەرانسەدا ئێمە خۆت پێما بێت لە کۆنگرەی حزب هەبوویت کە ئەوێژ هاوڕێت ئەکسل پەرشن کە یەکێک لە ڕابەرانی سێژێتێ، یەکێک لە گەورەکاریەکانی فەرانسە، ئەویش کە ئەم مەسلەی لەگەڵی بەسڵ کۆنتاکت و پەیوەندی کرا، ئەوانیش کرێکارانی فەرانسە اتحادیە کرێکارەکان ڕۆشنە بەر سفارەتی جمهوری ئیسلامی لەوێت لە پاریس قەزاوراتی گەورەیان کردبوو و لە ئەڵمان نامەی هین لە هاوپشتی بۆ کرێکاران و خەڵکی هین دروست هەنارا بوو، لە نۆروێژ هەروە لە سوێدیش و لە ئۆنتاریۆی کانادا لەوێش ئەو کرێکارانی ئەوێ اتحادیە کرێکاریەکان ئەو ڕۆژە کاریان کرد و هەڵسوڕانیان کرد بوو. بۆیە ئەمە بە کورتی ئەو هینە بوو. من فقط یەک جملە بڵێم بۆی کە ئەوشەوەیە کە وتت بۆ زۆر هینیان نەکرد، یعنی لانسە نەکراوە ئەوەی میدیای فارسی زمان یا حتا میدیای کورد زمانیش هەر بەو شکڵە، بۆ دەلیلەیە کە لە دوای 5 مانگ لە ئەم بزوتنەوە شۆڕژگەرانە کە لە ئێراندا هەیە، دەلیلەکەی ئەوەیە ئێستا ئۆپۆزیسیۆنی ئەوەی کە ڕاست و ئەوەی کە تەرەفداری وەزعی کە ئێستا هەیە یا تۆزێ سەروباڵی بشکێنێت یاگەڕانەوە بۆ ڕژەمی ڕابردوو گەڕانەوە بۆ ڕژیمی بە شابێت یا بێ شابێت، یانێت دفاع لە بنەماکانی نظامی سەرمایەداری. مەسەلەکە ئەوەیە بە هەموو بە فەرهەنگ و ڕووبەنا و هەموو شتێکی و لە عینی حاڵیشە لە توولیان 5 مانگەدا زۆر کەس ممکنە ئەم لە ئەولایەن کرد بێت، ئەویش بەڕاستا ڕۆیشتبوون لە چەپەکان، ئەوانش بۆ نەتیجە گەیشتن کە ئێستا کاتیەتی کە ئەبێ لە شوێنێکە سەنگەری هەڵکەنی دژی ئەمە و خودی میدیای فارسی زمان و میدیا حتا کورد زمانیش خۆیان زانی ئەم شتە هەیە، لەبەرەوەی کە دوو بەرەی چەپ و ڕاست لە بزوتنەوەی شۆڕژگارانەی ئێرانە سەری گرت بوو. لە عینی حاڵە ئێمە قسەمان هەر ئەو کاتێک کە لە مەیدانی ترافلگار سکوێرە لە یەکەم ڕۆژەکانی ئەو تەظاهراتە کە دەستی پێکرد لە ئێرانە، قسەکەمانەوە بوو ئێمە یعنی هاوپشتیوانی ئێمە هاوچینەکانی ئێمەیە لە خودی ئەم وڵاتە ئوروپایەکانە، یعنی کرێکارانە دەوڵەتەکان و پەرلەمان نەدەوڵەتەکانە نەوەیە و خودی یەک شتی دیکەتیش خۆت شارە کرد لە قسەکانتە لە سەرەتای کردەوە، ئەوشەوە بوو کە تا ئێستا اتحادیە کارگەری ئەویانە نەکردووە، خۆشیان هەرەمەیان وتیان ئێمە مدەت هاس یعنی دەمێکە ئێمە هینمان نەکردووە، ئێمە ئەوەی کە ئەنتەرناسیۆنالی کرێکاری یا هاوپشتی نێونەتەوەی کرێکاران ئەمە ساڵهایە مەسەن لە بیرمان چووە، ئەسەن نەمان کردووە و بەتایبەت کە مدەتێک لە کاتی ئەوەی کە عێراق لەلایەن ئەمریکا و بریتانیا و هینکرا داگیرکرا لەوێ بزوتنەوەیەکی دژی شەڕ هەبوو، بەڵام خودی ئەمە اتحادیە کرێکاریە لەو وتی حتا باسی ئەوەشیان نەکرد، بەڵام وتیان ئێمە ئەم لەوەی کە بین دفاع بکەین یا بین بەرگری بکەین لەو بزوتنەوە ڕادیکال شۆڕژگەرانەی لە وڵاتێکی دیکایەت هەستە و کارەمان نەکرد، بەڵام لە ئەساسنامەی ئێمەدا هەیە کە ئەبێ دفاع بکەین،
هەر لە هەر کوێنێکە بزوتنەوەیکی کرێکاری و پێم وابێت لە دوای هینەوە لە دوای جنوبی ئەفریقیاوە لە دوای حلبوونی مۆزۆی جنوبی ئەفریقیاوە بە جۆرێک لە جۆرەکان ئیتیحادیە کارگەریەکان لە هیچ جوڵانەوەیکی جددی مەسەرەن بۆ خۆی حقیقەتەکەشی ئەوەیە حرەکەتێکی ڕادیکاڵی بەم جۆرەکە لە ئێرانە هاتوۆتە پێشەوە تا ئێستا لە هیچ وڵاتێکی ترا نەبووە بە جۆرێک ئەکرێ بڵێن مەسەلەن 12 ساڵێک لەمەوبەر لە بڵێن ئەو ڕاپەڕینی کە لە باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوە ڕاستا کرا و دواتر ناوینرا بەهاری عەرەبی هەنێک مۆرچی پێشکەوت و خوازانە بۆ نمونە شیعارەکانی نان ئازادی عەدالەتی کۆمەڵایەتی ئەم شتانەی تیا بوو بەڵام کەمتر ئەم بەرجەستەی تا دەرکەوتە و جوڵانەوەنەش کە هین بوون ئەمەی کە لە ئێرانە هەیە ئێستا بە جۆرە لە جۆرەکان جیاوازە و پێم وابێت دەواازەیەکیش کراوەتەوە بۆیکەوە ئەم جوڵانەوانە لەم سوباتیان دەرچن سوبات بە عەرەبی یانیەوەی کە نازان بە فارسی شەر پێما بە وای پێڵێنەوەی کە چیتە ناو خۆزاقەیەکە و لە سەرمایە خۆت ئەپارێزی ئەوانە بێن دەرەوە و دەربکەون ڕۆڵی ئەنتەرناسیۆنالیەنەی خۆیان ببین و ئەم ئەتەرناسیۆنالیزمە زیندوو بێتەوە بەڕاستی چونکە ئەم جوڵانەوەی لە ئێرانە ڕوو ئەدا بە بڕای من بە پێچەوانەی مەساری دنیاوەیە مەساری دنیا بۆ جێگایەکە چی ئەم جوڵانەوە حرەکەتەی ئێران ئاراستەیەکی تری گرتووە بەرحا بەڵام ئێوە بەرنامەتان چی بۆیکەوە ئەم بڵین پشتیوانە کە ئێستا دەستی پێکردووە نەخشەی ئەوە هەیە کام پشتیوانە درێژتوێ پێما بە شتێک بەنیاز بوون لە 8 مارسا بکرای من فقط یەک دووسێ جملە نەزانێت ڕاستەی پێ زیاد کەم بە قسەکانەوە شەوەیە کە خودی لە دوای ئەوەی کە ئەو نظامی هەڵاواردنی نژادی یا ئاپارتایدی نژادی کە لە ئەفریقای جنوبی بوو هاوکات بوو لەسەرەوەی کە کولی ئەوەی سۆڤێت یونیۆن یا بلۆکی شەرق کلاپسی کرد کە ئەوانیش کە تەواوبوون خودی ئەمە اتحادیە کرێکاریە لە ئیتر هەر کاری اتحادیەیان کرۆ بە دوای زیادکردنی حەقدەست و باشکردنی ژیانی کرێکارەوانە ناڵم خراپە بەڵام ئیتر ئەو هینیان ئەو شتەی کە بۆ وەکو ئەنتەرناسیۆنالی کرێکاری یا هاو چارەنووسی کرێکاران لە سەراسەری دنیا حتمما زۆر یارمەتی کرێکارانی یانێ وەکو هاوپشتی بەتایبەت اتحادیە کرێکارەکانی فەرانسا زۆر لە پێشەوەن لە بریتانیاش هەروایە بەڵام نەبوو وەکو فەرانسا ئەوە لەو مۆردە بەڵام ئەوەی کە بەرنامە ئەوەی کە 8 فێبریە من لە دوای 8 فێبریە دیسان لە پارلەمانە کۆبوونەوەیکی گەورە بوو یانێ کۆبوونەوەیکی بەرچاو بوو جەمێکی زۆر لەوانەیە کە هاتبوون بۆ تەزاهراتەکە ئێترازەکە لەوێ هینیان کرد هاتنە نێو پارلەمان مهمترین شتێکە لەوێ لەسەری بڕیاردرا ئەوشەوە بوو بۆ 8 مارس ئەبێ بە چەندین قاتی ئەوەی کە ئێمە 8 فێبریە بوو خەڵکی بۆ کۆکەینەوە لەگەڵ کەسانی تر و ئێستا قەرار بوو ئەو کارەکە ئەوەی کە کۆمیتەیەکە هەیە و تەدادێکی زۆر لەم هاوڕێیانە لەوێن وەقەرە ئێمەش کە وەکو تاوجێگەیکە بە ئینگلیسە گەڕێتەوە ئەمەش وەکو هاوپشتی لەگەڵ خەباتی خەڵکی ئێران هینێکی گەورەیە کە لە چەپ و سۆسیالیست و هەڵسوڕاوانی کرێکاری ئێرانی پێکاتووە ئێمەین کە ئەوە لە پشتی ئەو هینە دێن کە سازمانی بدەین و خەڵکی بۆ کوێنەوانە ئەوە هەیە کە بۆ 8 مارس ئەم ئێترازە دووقات بکرێتەوە و وڵاتانی دیکەیە و پێهین بێت چون 8 مارس و بەتایبەت ئەم بزوتنەوە شۆڕژگەرانەی کە لە ئێرانە هەیە ئێستا هەلا بە ناوی ژن دەست پێکەوە ژن بەسڵا ئاڵا هەڵگر و پەرچەمداری ئەسلی ئەم حرەکەتەیە باتەوە جوو بەوەی کە 44 ساڵە ئەوەی ئاپارتایدی جنسی ئەوەی کە لەسەر تۆ پیاوبی یا ژن بیت و تەواوی یاسا و ڕێسای کۆماری ئیسلامی دژی ژنانە و بۆیە کە ئەم 8 مارسە کە ئێستا هەیە زۆر تایبەتمەندە لە دوای 100 چەند ساڵ دوای 8 مارس ئەگەر دروست کراوێ پێم وابێ ئەمە زۆرترین هینی هەیە پێو یعنی ڕەبتی هەیە کە زۆرترین خەڵک هەر لەسەر لەم بەرنامەی تۆیشەوە لە کەناڵی هیوایش و داواکەین کە بۆ 8 مارس هەموو کەس لە هەموو وڵاتێکا بێن و ئەم ڕۆژێکە کە توانێت نیشان بدات کە ئەم کارانەی کە لە دەروی وڵاتە کرێ فشاری جددیە
هەر ئەمڕۆ وەزیری یەکێ لەمانەی جمهوری ئیسلامی عراق چیە یا یەکێکی دیکە ئەمیر عەبدوڵایان پێما بە معاونەتی یاخودی ئەمیر عەبدوڵایان وتیە بێ جۆرە بربەست بکەین بەم هەموو ئەترازەکە لە دەرەوەی وڵات دژی ئەماکرێت بۆ یەکە منزور مەسکە نەتەنیا ئەو ئەنتەرناسیۆنال کرێکاری و هاوسەرنوێشتی خەڵک لە سەتحی دنیادا بۆ خەڵکی ئێران و هاوسوزیان بۆ خەڵکی ئێران نیشان بدەین لە ئەینی حاڵیشە خودی ئەم ئەترازاتانە فشاری گەورەی لەسەر جمهوری ئیسلامی و لە ئەوەی کە نیشانەدا کە ئەم جنبشە تا ڕوخانی شۆڕژگەرانەی جمهوری ئیسلامی دەسەر ناگرێەوە ئەوەیە کە پێم وابێ 8 مارس ئەبێ هەمومان و هەموو کەسێک ئەگەر پێ بکرێ لەم حرەکەتانە لەم تەزاهراتانە لەم مەراسم و بەرنامێلا کە دادەنرێت بەشداریکە. دەستەکان خۆش بێ زۆر باشە ئەم مەسیرەوە ئەم هەنگاوە ناتوانێت بەردەوامیش بێەوە بڕای من جوڵانەوەی کارگەری لە ئێرانەوە ئەم جوڵانەوەی یاخرۆشانی شۆڕژگێڕانەی ژیان ئازادی فرسەتێکی داوە کە کەمێک باسم کرد کە ئەم ئاراستەی ئەم حرەکەتەکە لە ئێرانە بە پێچەوانەی ئاراستەی دنیاە لە دنیاە تۆ هەموو جێگایەکە بینی یاخودەوە تا کێشەی شەڕ و بێنەوبەرەی نێوان دەوڵەتە سەرمایه‌دارەکان و سەرمایه‌داران بوونی هەیە یا تا کێشەی هاتنی ڕاسیستەکان و بەرگری لە هاتنی ڕاسیستەکانە هەیە بەڵام لە ئێرانە جوڵانەوەیشی تر سەر هەڵەداوە لە هەلومەرجێکی ئاوایە لە جێگایەکە کە تۆ لە ناو جەرگەی ئەمریکایە مەسەلەن مافی ژن مافی بەسەر جەستەی خۆیان نەماوە محکەمە بڕیارەدا کە ژن بۆی نییە مناڵ لە باربەرێەوەوانە لە ناو جەرگەی ئێرانە بە پێچەوانەی ئەم حرەکەیەوە ئینەبێت لە وڵاتانی مەسەلەن ئەوروپا لە هەندێک جێگا فشار و گوشار بۆ بڵێن ناسنامە و ئینتیماعات و یاخودمەی لە سێکسیەکانی جۆر بە جۆردانێنەوەوانە بەڵام لە ناو ئێرانە شەکە بە پێچەوانەوەیە. من ڕاستی کاتێکان بەرنمەیەم ویست لەگەڵ تۆی ئامادە بکەم بە ئاراستەیەکی ترامیز لەسەر مەسایل و ڕۆڵی چینی کارگەر لە ئێرانە پرسیار بکەم بەڵام لەم ڕۆژانەی ڕابردووە خۆ داگاداری کە ئەم منشورەکە دەرکرا لەلایەن بیست ڕێکخراوەوە کە تقریبا نزیکی بە نیوەیان ڕێکخراوی کارگەرین یعنی هەر بە ناوی ڕێکخراوی کارگەرانەوە یاخود بە جۆرێک پەیوەندیان بەوانەوە هەیە کە توانین لە نێو چینی کارگەرە حسابێ بکەگەرچی بۆ من بەش بە حاڵی خۆ من پێم وایە بەشی زۆری ژنان ئەگەر هەر هەمویان نەبێت چینی کارگەرن و بەشێکی زۆری خوێنکاران و گەنجانەوەوانەژە دەچنە ناو چینی کارگەرەوەکە یا ممکنە بن بە بێکار کەوان ژەر بەشێکە من لە چینی کرێکار لە داهاتووی لە شوێنی چووکو ئێرانە بەڵام بەگشتیەوە ئەو ڕێکخراوانە بینی کە ئەم مەشوریان دەرکردووە ئەم شانشی کە باسم کرد لە بیدایەتە لە ناو ئەم مەشورەیە هاتووە ئەم ئاراستەی شۆڕشی ژنژیان ئازادی بۆم جۆرەکە بەشداری ڕێکخراوانەتیایەتی هاتووە ئێمە من ئێستا پرسیارەکەم جۆرێکی ترە لەسەر ئەمە چونکە من ئێستا بە من و تۆ هەموو کە خەڵکانێکی تریژوە هەدات ممکنە اتحادیە کارگەرەکانیشتی لەمە دو حەق ئەوە ببینن کە چینی کارگەر لە مەیدان و لە سەحنەی جوڵانەوەکەیە بوونی هەیە بەڵێ وتوانە ئەمە منشوری حەدی ئەقەلیە یاخود لانی کەمی ئینەکانی ئێمە دیارە دەلیلێکی هەیە بەڵگەیەکی هەیە کە ئێستا ناتوانن لانی زۆرەکەی ئەعلان بکەن بەڵام بە هەر حاڵ هەر ئەم لانی کەمەش هەستەکەی لە شوێنێکی وەکو ئەوروپا هەندێک بەندی هەیە هێشتا لە ئەوروپا تحقیق نەبووە من لە سوی دەژنیم هەندێک بەندی ئەو منشورەکە لێوێ ئەوان بەلانی کەمی حسابەکەنەوانە لێرە ئەبێ خەباتی بۆ بکەی بە کاری بۆ بکەیت بەدەستی بێنین بەرحاڵ لە دۆخێکی لەم بابەتەیە من پێم وابێ ئێستا پرسیارەکە مەتوانێت شکڵێکی تر بێتەوە خۆت من پێم باشت خۆت چۆن ئەم منشورە هەڵە سەنگێنی چۆن ئەیبینیت ئەم دەرکەوتنی چینی کارگەر لەم منشورە و بەم سەفارایە چۆن هەڵە سەنگێنی وە چی لە ئایندەیە پێشبینیەکەی بۆ ڕۆڵی چینی کارگەر لەم جوڵانە و لەم خۆشانە شۆڕژێرانێ بەڵێ لە مورد ئەم منشوری لانیکەمی داخوازیەکانی ئەو 20 ڕێکخراوە من پێم وابێ کاتێک ئەم منشورە هاتووەتە دەرەوە یانێ بڵاویان کروەتە و ڕێک هەفتەی ڕابردوو هینێ هەبوو کۆنفرانسی هەبوو لە جۆرجتاون جەماعەتێک سلبرەتی و خودی ئەمەی ڕزا پەهلەوی کوڕیشای پێشووی ئێران و ئەمانە کۆبوونە و باسی ئەویان کرد کەمترینشتیان باس کرد زۆر میدیای فارسی زمان و حتا میدیای ئەوەی کە حتا ئینگلیسی زمانیش ئەویان هین کرد و
لە دوایەوە لە 11 فوریە شابینی کە جەماعەتی ئەوانەی کە تەرەفداری نظامی پاشایەتی و نظامی پێشوو هەرێکیان کرد و دوایی لەسەرەوەی کە چەندیان خەڵکۆ کردوێتەوە لە لۆس ئانجلس واردیەوە نابن بەڵام خەڵکێکی زۆریان کۆ نەکردەوە لە تۆ وەختی ئەمانە ئەبینی کە من وتم ئەم ملیانەیە لە دوای هەر لە 16 سپتامبرۆ کە دوای مەرگی مەحسا ئەمینی ژینا کوشتنی لە بەدەستی کۆماری جمهوری ئیسلامی و بێزافەوەی کە زمانێک کە ئەم بربەرەکانی بینی چەپ و ڕاست هەموو کۆمەلگایە ها لە بینی پلتفۆرمی چەپە یا پلتفۆرمی ڕاستە شتێکی تر لەو بەینا وجودی نییە یا تۆ ئەبێ بڵێ من ئەمە شتەکانی منە لانی کەمی منە من باش ئەوە دەرکەکەم ئەوانەی کە هەن لە ئێران ئەوانەی کە حتا ناویان نووسیە وەکو ڕێکخرا و کەسانەکانە پشتی و کەسانێکی وەکو من و تۆن ڕەنگە وێستە نەتوانێت ئەگەر من لە یەک ڕستا لە یەک جمڵات توانم بڵێم ئەو هینی ئەوەی کە فرەی هینەکانیان داخوازیەکانە کۆمەلگایکی سۆسیالیستیە کۆمەلگایکی کۆمونیستی بەڵام خۆی ئێستا نایڵێەوە گەرێکی جمهوری ئیسلامی سەرنگون بێ ئەو داخوازیە لە چوارچێوەی جمهوری ئیسلامیە هین ناتوانێت ببێت چون ئەگەر تۆ بڵێ مەسەڵەن بۆ نمونە مەذهب و بێمەذهبیە بێ ئازاد بێ یا مجازات ئەوەی کە مجازاتی ئێدام لە سێدارەدان نابێ ببێنێ یا ئەوەی کە باسی LGBTQ+ یا مەسلەی محیتی زیست ئەوەی کە ژینگەی پاک یا زۆر شتی دیکە مەسلەی لابردنی ستەمی ملی لە ئێرانە ئەوەی کە دەسەڵات قسە لەسەر داڕشنەی دەسەڵاتەکە لەسەر بنەمای ئەوەی کە لە شوێنی خەڵک لە خوارەوە تا هەموو حەقی ویان هەبێ کە لە دەسەڵاتە بەشدار من نەبەم شێوەی کە ئێستا هەیە ئەوەی کە 4 ساڵ جارێ خەڵک ئەنێرنەوە ماڵەوە ڕێیان لێگرن بۆیە کە تۆ ئەگەر ئەمە حساب کە ئەم هەوڵ و تێکۆشانەی بەرەی ڕاست بەرەی ئۆپۆزیسیۆنی ڕاست بەرەی تەرەفداری سەرمایه‌داری لە نەزەرا بگری و لە ئەو لایشەوە ئەبینی تەواوی ئەم بزوتنەوە شۆڕژگەرانەیە کە هەیە و ئەمە فقط ئێستا نیە لە دوای مەرگی مەحسا ئەمینی ژینا لە 44 ساڵی ڕابردووە و ئەم بزوتنەوە هەیە ئەم بزوتنەوە سەرکوب کراوە کوشتاری لێکراوە زندانی لێکراوە تۆ لە ساڵی 60 ئێرانی 1970 بۆی کە بەم زمانە بڵێن کە بینەرانی کوردستانی عێراقیشکە یا هەر لە دەیەی هەشتادا لە ساڵی لە دوای کۆتایی هاتنی یاوەی کە ئاگەر بڕی شەڕی ئێران و عێراق لە ساڵی پێم وابێ 88 بوو ئەگە سەیری کوشتاری زندانیە سیاسیەکانی ئێرانی کە هەر هەمویان لەبەرەی چەپ و کۆمونیست و سۆسیالیستا بوون و تا تێتە ئێرە تا مەسەلەن تا ئێستای کە ئێمە قسەکەین بۆ یەکەڵێم ئەمە هەمووی داخوازیە پەنگ خواردوو ئەوەی کە لە بنی کۆمەلگادا هەیە و ئێستا ئەمانە بە نظرم لە کاتێکە ئەمەیان بڵاو کردوێتەوە کە هەر ئەمە تادێکرێکاریە لە ئێمە لەگەڵ یانە کارەکەین لە ئێمە پرسیاریان کرد بە شخصی بوتیان ئەرە کاکەوانەی کە لێرانە ئەوان نەڵێن چی داخوازیان چییە ئەو خەڵکی ئێمە تەماشاکەین بەسڵا لەچکە سووتێنن حجاب دانسەکەن دوای زۆر سەر و هینی ئەم بزوتنەوەی کە لە ئێرانە هەیە زۆر مۆدرنە بەڵام ئێمە بەس فقط ناتوانین لە شعاراتیا ئەوەی کە شعارە دەنەوانە هەر هەمووی ڕادیکاڵێ بۆ یەکەی مەهاتین یارمەتی بەڵام ئەرێوە شتێکتان هەیە یەک و دووسێکەیە لە داخڵە و لە ناوە هات بێت کە بڵێ من چیمانەوێت بۆیە لەم زاویەشە من بە ئەم کارێکە کرا بە باشی هەڵگەسەنگێنم و پێم وابێ کارێکی بەجێگە بۆ دەستیان خۆش ئەوانەی کە و کاریان کردووە من پێم وابێ ئەمەی کە ئێستا کراوە هینێکی داناوە بەحساب بارێکی داناوەی کە ئەوانەی کە ڕاضیەکەن بەسەریا پەڕن ئێستا ئیتر ئەگەر بزوتنە هەتا من بینیمە 4-5 لەم جریانی ئۆپۆزیسیۆنی ملی ئیسلامی ئێرانی بۆی کە پیانەڵی ملی ئیسلامی وەکو جبهەی ملی و جمهوری خواهان و کەسانی دیکە ڕوونتە پشتی ئەم هێنە بۆ یەک ئێستامان بارێکیان داناوە یانە وتیان ئەمە لانی کەمی سەتحی داخوازیەکانی ئێمەیە و زۆر کەسە بێ بێتتر خۆی لەگەڵەوە بگرێتە ئەبێ قەدی خۆی بەقەیەوە بگرێت ناتوانێت لەوە خوارتر بێ چونەگەر گەرەکت بێت ئەو بزوتنەوە نوێنەرایەتیکەی ناتوانانی لەوە کەمتر بی بۆ یەکە مەسەن ڕزا پەهلەوی هەر لەمەی مۆنیخا کە بردیانە وەکو هێنێ لەو دەوروبەرەکە قسە بکە وتیە من خۆم پێم وابێ جمهوریە بەڵام دواتریش یعنی کۆماری خواز ئەتوانێت نظامی داهاتوێران کۆماری بێت کۆماری خوا ئەوانە ببن بەڵام ئەگەر سەڵتەنەتی ژیانیان دەنگدان قەی ناکات سەڵتەنەتی
کە بەدەنگ هەڵبژێر ئەسن شتی وا وجودی نیە لەکانە لە دنیا ئەوە کەسێک لەسەرین نووسی و لەسەر تویتر خوێن بووتیوە ناوێنین جمهوری پاشایەتی ئێران مەزوو مەسکە لەم کاتەیدا کە نامەنتقی نامەعقولە تۆ پاشا هەڵبژێرە دوای ئەگەر پاشا مرد پاشایشتی هەڵەبژێرین تێمە کەی بوو بە مەلەکیت کەی بوو بە پاشایەتی ئەوەی کە پاشایەتی بێنێتەوە بۆ کوڕەکەی تخون ئەمە لە ناو جەوهەری پاشایەتی ئەمانایە بەرحاڵ بەڵێ لەم ئەگەر لێرەشۆ سێریکەی بە بۆچوونی من ئەم منشورە و لەم کاتەدا بەنظرم زۆر بەجێگە بوو و من بە پۆزتیڤ ئیجابیە لەم کاتەدا شتێکی وا هاتووە و دەستیان خۆش بێ یارە زوو شێشتا پرسیارە بکەم بەڵام هیچ کاردانەوەیکی بووە ئەوەی کە ئێستاەوە لە پەیوەندان لەگەڵ ئەو اتحادیە کارگەریانەیە کە بینیویانە ئەمە مەسەن هیچ کاردانەوەیشیان بەڵێ ئەمە بە سرعات تەرجمە کراوەتەوە بە ئینگلیزی بە فەڕەنسایی بە ئیسپانی بە تورکی و گەڕاوە عەرەبیش کوردیش من بە کوردیەکەیشم بینی کە تەرجمە کراوەتەوە بۆ یەکە ئێستا ئەوانەی کە ئەبێ بیبینن بینیانە من پێم وابێ دەستی ئەمە پڕترە ئەگەر لە 8 مارسا کە دیسان مزاهراکەین و ئەڕینەوە پارلەمان ئەڵم بفەرمون ئەوە لانی کەمی داخوازیەکانمانە ئەگەر نەمان کوژن ئەگەر ئجازە بدەن کە دواتر حتمما بەشی دومی قسەکانمان توانین لەسەری هینی ڕێکخراوە کرێکاریوانەوە ئەگەر بتوانین کارکەین یعنی حەداکسەری ئەمە لانی کەمە ئەگەر زۆرینەی داخوازیەکانمانەوە یەکە کۆمەلگایەکی خۆشبەخت و بەرابەر و ئازاد و کە هەموو کەس لە تیا محتەرەم بێت ئێمە بەدوای ئەوە داین و ئەمەیە کە ئەم خەڵکە ئەمەیان گەرەکە من هەربا سەرنجێکی ئەوەش بڵێم لەسەر ئەم مەشورە جگەلەوەی کە لەم ئاستەیە لە ئاسێکی زۆر بەرزی ڕادیکالیزم و ئەوانەوە خەریکە بڵێم جوڵانەوەکەی بە زمانی خۆی هێناوەتە قسە ینی ئەمە قسەی ئەم جوڵانەوەیە بەڵام لەم بەیانە لەم منشورەیە تۆ ئەنی نازانم ئەوە جۆرێک هەستەکەی ئەو ڕۆژە لە کلاب هاوسا جۆم لە برادێک بوو کەسێک بوو باسێوەیە کرێ ئەم منشورە پێشتریش شەروینی حاجیپور بە گۆرانی وتوێتی یعنی هەستەکەی ئەمە شتێک نییە کە غەریب بێ بەم جوڵانەوەیە ئەوە شەروینی حاجیپور لە پێناوی مەسەلەن مناڵانی بێخانە و لا مناڵانی ئەفغانی لە پێناوی ئەوانی کە بۆ لە ناو خۆڵ و خاشاگەڕێن بۆ خۆراک و بۆ ئازادی بۆ یەکسانی بۆ کۆمەڵێک شتی هین کرد بۆ ژینگە بۆ مەسەلە مەجموعە مەسایلی باس کرد لە گۆرانەکەیە ئەمەش کە هاتووە ئەم مطالباتانەیە جۆرێک هەر هەمان قسەیە ئەم جارە خراوەتە سەر بەیاننامەیەک و لەبریەوەی شیعارێک بێت و سرودێک بێت وانە بوترێتەوە شتێکی مشخص و کۆنکرێت و دیاریکراوی خستۆتە سەر کاغەزێک ئەڵێ مە پرۆژەکەی منە یعنی مەبەستمەوەیە جوڵانەوەکە تعبیری لە خۆی کردووە بەڵام هەر ئەم لە خۆ تعبیرکردنە زۆر گرنگە کە کارگەر بەشی سەرەکی تایەتی یعنی ئەمە بە ئێمە ئەڵێ و بە خەڵکی تریش ئەڵێ و بە خودی چینی کارگەر خۆی ئەڵێ بە خودی کۆمەلگای ئێرانی ژەڵێ کە ئەگەر بۆژوازی لەبین یەکا شەڕیانە لەسەرەوەی کە بەشی کامیان زۆرتر بێ لە کامیان ئەگەر هەر ئێستا فدرالیستەکان و لەلایەک و شاپەرستەکان لەلایەک و تەمامێتی عەرزی لەلایەک وانە کێشیانە کە حدودی ناو ویلایەتەکان چۆنچۆنی بکێشن ئایا بیکێشن نەیکێشن ئایا فرسەت بن بۆی کەوا زمانی کوردی بخوێنرێ یا زمانی بۆ نمونە بەلوچی یا زمانی عەرەبی بخوێنرێ یا نەخوێنرێ بێمام زمانی عەرەبی ئاسانترە بەڵام بەبەستمەوەیە ئەو زمانە مەحەلیانە بەکاربێتەوەوانە کێشیان لەسەر ئەمە هەیە لەم لاوە زۆر باش ڕۆشنی لەم بەیاننامەیە دیاری کراوە هەر نەک هەر نەتەوەیە هەر خەڵکێکە خۆی بەسەر میلەتێکی جیاوازە زانێوانە هەر شارە و هەر گەڕەکە ژەتوانێت خۆی داری خۆی بکە هەر شارە وەرگەڕەکە ژەتوانێت خۆی حاکمیەتی خۆی بکە لەبەرەوە تۆ بینی کارگەر ئەتوانێت کۆمەلگای یەک خاتەوە کارگەر و ئەم تێڕوانینە کارگەریە لەبری ئەو کێشە و شەڕی کە پێیان وایە بە سووریایەکی تر ئەبێ ئێران لە بینی ئەم گروپ و دەستە و تاقمە میلی و مەزهەبیانەکە ممکنە لەدای ئایندێ شەڕیان بێ ئەو فاشستانەکە ممکنە لەگەڵ ناسیۆنالیزمی کوردالیان بێ بە کێشە لەبری ئەمە تۆ کارگەرە بینی پەیامێکی داوە ئەڵێ من نەتوانم کۆمەلگا ئیدارە بکەم کۆمەلگا بدرە دەزمن من نایەڵم کەس برسی بێ نایەڵم کەس ستەمی لێ بکرێ نایەڵم هیچ ژنێک ببێ بە قوربانی ستەمکاری نایەڵم هیچ مناڵێک
بێبەهرە بێ لە مناڵێتی و ئەمانە بەبەدیەنم یعنی مەبەستمەوەیە هەستەکەی ئەمان پامێکی زۆر گەورەترە لەوەی کە تەنها حزوری هەیە چینی کارگەر نە ینی ڕۆڵی چینی کارگەر لێرا وەکو ڕابەری مشتەما دەرکەوتوە وەکو بڵێن پێشڕەوی مشتەما دەرکەوتووە گەر سبینی ئەم ناسیۆنالیستانە ئەم بۆژوازیانە وەک تۆ باست کردوانە بیانوێ شتێک بڵێن و قسەیەکەنە بێ خۆیان بەم مقیاسە بپێون ئەمە ئەیترەوە مقیاسەیەکە توانن خۆیانی تیا بپێون بەرحاڵ من وازانم کە ئەم ڕووداوێکی گەورە بوو ئەم منشورە ئێمەی لە ناو ئەم جوڵانەوەی ژیان ئازادی لە قۆناغێک و بردە قۆناغێکی تر و وێدەوارم کە بێ بە سەرەتای دروستبوونی ئەو ڕێکخراوە کارگەرانە کە ئێستا ئەمە پرسیارەکەی منە لە ئێوە ئەو تەحەدادانە چین کە لە بەردەم ڕێکخراوبوونی کارگەرانە هەن لە ئێرانە ئەزانم کە سەرکوت ڕۆڵی خۆی بینیوە ئەوەی کە مثلا محمود صالحی بە گورچی لێینەوە لە ناو زیندانە بوو خەریک بوو مانی گرتە بوو ڕابریی کارگەری بوو هین بوو هەر ئێستا مەسەرەن سپیدی قولیان لە زیندانایە ماوە ناماوە بڵێن ئیسماعیلی بەخشیەخرا زیندانەوە یەتە دەرەوە لەسەر کار دەرەکرێ ئەمانە هەموو ئەو کێشانن کە هەر ڕژێمێکی مستەبید و ئیستیبدادی بۆ چینی کارگەری دروستەکە بەڵام جگە لەمانە تەحەدایەتەکانی ترە و چاڵنجانی تر لە بەردەمی ڕێکخراوبوونی کارگەران ناچین بۆچی ئەم پرسیارەکەم ئەزانم مەسەلەن ئەگەر بە بەراورد بکەین لەگەڵ 100 ساڵ لەمەوبەرا لە شۆشی ئۆکتۆبەرا لێوێ شەرچینی کارگەر لە بندەسا بوو لێوێ شەرچینی کارگەر بۆی ناکرە خۆی ڕێکخراوکە بەڵام کە زروف و هەلومەج هاتە پێشەوە بینیت کە ڕێکخراوە کارگەریەکان لە پڕێکە ئاوا دەرکەوتن و نەکرد تەنها کارگەکان هەموو کۆمەلگاشان گرتە دەست ئەم کێشانە چین لە ئێرانە کە ئێمە لەبەر سەرباری ئەوەی ئەم منشورەمان بینیەوە بەڵام هێشتا بەو ئەندازەیە کە پێویستە ئێمە چینی کارگەر لە مەیدانە نابینین مثلەن مانگرتنەکان کەمترن ئێستا کە خۆپیشاندانەکانی تۆ ماگرتنەکان زیادی کرد وەڵام کاتێک کە خۆپیشاندانەکان هەبوو تۆ بە حاڵت بینی مانگرتنێک ڕووبا لە جێگایەکوان هەنانوت کارگەرمان بگرێ کارگەرمانی ناگرێت بەرحاڵ کێشەیەک هەیە لێرە منە پرسیارەکەم ئەوەیە ئەمە چییە ئەم لوغزی ئەمە چیەوە ئەو چاڵنجانە چین کە لە بەردەم ڕێکخراوبوونی کارگەران و ڕۆڵبینینی کارگەران ڕۆڵبینینی زیاتری کارگەران لەم بارودۆخەیە بۆی کە لەسەرەوەی کە ئەم منشور و ئەوەی کە چینی کرێکارەوێت دەسەڵات بەدەستەوە بگرێت یالانی کەم بڵێ من حازرم دەسەڵات بگرمە دەستەوە منیش لەگەڵت هاوڕام من پێم وابێ ئەم منشورەوە من نیشانەدا کە بەمەی کە ئێستا باسییان کردووە تەبەقەی کارگەر چینی کرێکار حازرە و بەشێکە لە ئەم کێشمەکێشە لەسەر قدرەتی سیاسی لەسەرەوەی کە کێ دەسەڵات بگرێتە دەست لە ئێرانە بە نەزەرم ئەمە نیشانەدا ئەمە یەکێ دوو بە نسبەت ئەوەی کە چالنجی بەر ڕێکخراوبوون یا ئەوەی کە چینی کرێکار لە ئێرانە بۆ ناتوانێت بە نەزەرم هەڵەگەڕێتەوە بۆ لانیکەم لە نەزەر منەوە ممکنە کەست لەگەڵی هاوڕانە بێ ئەوشەوەیە کە ئەگەر سەیری کولی تاریخی ئێران بکەیت تاریخی لانیکەم 100 ساڵی ڕابردوو مثلەن تا ئێستا دوو شۆڕشی تێکراوە شۆڕشی مەشروتە لانیکەم 100 ساڵەوە پێش بووە و شۆڕشی 1979 کە بەداخەوە ڕژیم ئیسلامی هاتە سەرکارە بۆ شتێکی تر بووە ئێستا جێگەی باسکردنیەوە نییە و ئێستا ئێمە خەریکین لە دەواازەی شۆڕشێکی دیکەدا لە دەورەیەکی شۆڕشگێرانەدا قرارمان گرتووە و ئەمە لە توولی ئەم 100 ساڵی ئەخیرا ئەوەی کە لێرانە غایب بووە ئەوشەوەیە کە مادام کە دەسەڵاتی سیاسی لە ئێرانە چ لە دەورەی ڕەزاشای باوای ئەم کابرا و باوکیشی و دەورەی جمهوری ئیسلامیش ئێمە حزبێکی ڕێفۆرمیست حزبێکی ئەوەی کە ڕێفۆرم خواز بێت و بتوانێت کارکات و ئەوەی کە باڵی ڕێفۆرمی ئەو ئەحزابە یا ئەو بەشە لە بورژوازیەران کە بتوانێت هێنکا کاوێتە اتحادیە کرێکاریەکان باڵی بەشی ڕەفۆرمخوازی بورژوازین کە نەیانتوانیەوە مادام کە ئەوە نەبووە باس لەسەرەوە کرێکایە ئەتوانێت سندیکای مەخفی ببێت یا اتحادیە کرێکاری مەخفی هەبێت چون ئێمە ناتوانین مادام کە سیاست ئێستا بەتایبەت ئێستا کە لە سەدەی 21دا و لە دوای ئەمەی خۆتەزانی تر ئەمەی سوسیال میدیا و هەموو شتێ هەموو کەس توانێت بۆ خۆی ڕەسانەیەکی هەبێت ئەوە شکاوە ئەوەی کە
ئێستا لە هەموو شتێ لە کەسێک دەستی بەسەرا بگرێن نییە ئێستا هەروەسە کاناڵێکی پڕوپۆختت هەیە و بینەری خۆتت هەیە و هەموو کەسێکیش ئەتوانێەوە کارەکە بۆیە بەڵام تاو جێگەی بە چینی کرێکار لە ئێرانە بەڕای منەگەڕێتەوە ئەویشەوەیە کە چینی کرێکار بەتایبەت ئێستا لە ئەم دەورەی وتبێستە فکر ناکە بێستا تۆ گەرەکە توێمە تەواو لە توولیم بڵێن لە 100 ساڵی ڕابردووە چی بەسەراتوە چینی کرێکار بەڵام من پێم وابێ ئالەم دەورەی کە ئێستا ئێمە هەین دەورەیەکی شۆڕژگەرانەیە و 5 مانگیشە نزیکی 5 مانگ زۆرترە خەریکە ئەدامەی پێدا کردوە 27 مانگی بەهمەنی بێسڵا ئێرانی کە وێتە ئەم پەنجشەمبەی ڕابردوو پێم وابێ 17 هین بوو 17 فبریاری بوو کە تەزاوراتی زۆر هەبوو لە ئێرانە کە حتا ئەمەی گاردیەن و ئەم میدیای ئینگلیسی زمان زۆر بهینیاندا کە وتیانم بزوتنەوە هێشتا بەردەوامە بۆیە کە گەرەکەمەوە بڵێن ئێستا ڕێکخراوبوونی کرێکار ئەگەر کەسێک کە مەسەڵەن پێی وابێ ئەکرێت سندیکا لە کۆماری ئیسلامیە دروستکەیت و سەرکوبی نەکەن حادیای کرێکاری دروستکەیت و سەرکوبی نەکەن یا حتا ئەنجومەنێکی کە ئەگەر بە دەرەجەیە گەرەکیوێت دەخاڵەتکە و ئێمە بینیمان لە هەفتەپە بینیم کە خۆت باست کرد چیان کرد بەسەر ئیسماعیل بەخشی و کەسانی دیکە کە لە ڕاستی ئەو بزوتنەوە بوون کەوە من پێم وابێت لەم دەورەی کە ئێستا هەیە و ئێستا ئێمە ئەوەی کە لە پێشووتر چیان پێ نەکراوە چینی کرێکار بە نظرم ئێستا بەحسی ئەمە نییە و نابێ بەحسی هیچ کەسێ هەبێت لەو مۆردەوە بە نظرم ئەوەی کە ئێستا لە حاڵی حازرا ئەم چینی کرێکار لە ئێرانە بە بنەماڵەکانیان و لانیکەم 50 میلیۆنە 50 میلیۆن نەفەر ڕاست ئەم چینە من پێم وابێت تەنیا ڕێگە حەلی ئەوەیە کە تاوجێگەی وتم بەڕای منەگاتەوە ئەوەیە کە لەسەر بزوتنەوەی کۆبوونەوە گشتیەکان ئەوەی کێمە پێڵی مەجامەی عمومی بۆ دەلیلەی کە تۆ ئێستا توانی جەلسەیەک بگریت لە شوێنی کارەکەت دووسێ کەس هەڵبژێری هەرو کارێکە لە هەفتەپە کردیان و لەوێ بڕووی ئەوەی کە داخوازی سنفیت هەیە چون کرێکار ناتوانێت ئێستا بڵێ من ئەبێت جمهوری ئیسلامی سەرنگون کەم تا ئەوەی کەوتی سەرنگونی کەم ڕنە و فعال کرێکاریە گرنی خەنە زندانی سەر ڕەزا شاهابی خۆ فعالی سندیکای ئەوەی باسەکانی تارانە شرکەتی واحدی پێڵێن و هەڵە زندانە بەس لەبەرەوەی کە لەگەڵ اتحادیەکی هینێکیان پەروەندەیەکی درۆیان بۆی دروست کردووە کە کاکە تۆ لەگەڵ هینێکی هەڵسوراوێکی کرێکاری فەڕەنسایی قسەت کردووە چۆن قسەت کرێتە دیارەوە تۆ دژی هینی دژی ئەمنیەتی ملیت ئەوەی کە پێڵێن نەزانم خۆت ئەتوانی تەرجمەکەیت ئەمنیەتی ملیێران دەستبەتە خەتەر بۆی کە لەگەڵ کەسێک ئاسایشی نەتەوەی خەتەرەوە لەبەرەوەی لەگەڵ ڕەفیقێکی 5 ساڵ زندانیان کردووە لە ئێرانە سپیدەی قولیان کە خۆت باست کرد یا وەکیڵی ئیسماعیلی بەخشی و کەسانی دیکە سەزانم تەدادیکیان ئازاد کرد خامنەی بەڵام لەژێر فشاری خەڵکە لەژێر فشاری خەڵکە لەژێر فشارێکی زۆر زۆر شەدیدن لەناوە وەگەریکانە دڵنەوەی خەڵک بنە بەڵام خەڵک لیان خۆش نابن بۆیە کە من پێم وابێ ئەوەی کە کرێکار بۆچی نەیتوانیوە بە نظر بەسا مەسەلە نیە ئەوەی کە کرێکار ئێستا چی پێکرێت بەڕای من تاکیدکردن و تەنیا ڕێگە حەلی ئەوەی کە تۆ بتوانی کرێکار لە ئێستادا هەم لە سیاسەتا دەخاڵەتکە هەم بۆی کە باشبوونی وەزئی ژیانی وازی گوزارانی باشبوونی شوێنی کاری ئەمانە بکە من پێم وابێ کۆبوونەوەی گشتی یا بزوتنەوەی کۆبینەوە گشتیەکان مەجامەی جنبشی مەجامەی عمومیە و ئەبێ ئەم مەجامە عمومیە گەر چەند جار خۆی بتوانێت ئێدامەکاری خۆی نیشانداوێ بە شەورە و ئەوەیە کە ڕێگە حەلەکەی ئێستا ئەوەیە چون ئێستا کولی چەپی ئێران من پێم وابێ بۆ نەتیجە گەیشتون چون لە کۆماری ئیسلامیدا اتحادیە کرێکاری کە بتوانێت کارەکەی بکات ناتوانێت خۆی ڕابگرێت ئەمە ڕێگە حەلیەتی بۆیە کە بتوانێت لە سیاسەتا دەخاڵەتکە بتوانێت خۆی ڕێکخراوکە بتوانێت کارب بکات لە سیاسەتی ئێران دقیقا من هەر ئەم پرسیارم بۆەوە کرد کە باسی ئیتیحادیە جوڵانەوەی ئیتیحادی ڕابتی تەنها بە سەرکوت و قەمعەوە نییە یعنی ئێستا بۆ نمونە تۆ ئێستا لە عێراقا لە عێراقا طبعاً وانە بڵێم ئازادی ڕێکخراوبوونی کارگەران مسووەگەرە و
کارگەر ئەگەر هەر کاتێویستێت توانێت ڕێکخراوی خۆی دروستکە بە ڕسمی ئەترافی پێکەنەوەوانەوان نییە لە عێراقا. بەڵام لانی کەم ئێمە کارگەری زیندانیمان نییە لە عێراقا زیندانی کرابێت لەبەرەوەی کە ئیتیحادی دروست کردووە. مثلا لەسەر تا خواری عێراق ئەوانەی کە لە خۆپشاندانەکانە و لە ناڕزایەکانە بەشداریان نەکردو لە سەرجادە خەڵکیان کۆ کردەوە تەمان ناردن لە ماڵەوە تیرۆریان نەکردنیان کوشتنەوانیان هەموو کردووە. بەڵام ئەوەی کە تۆ کارگەرێک یاخود ڕابەرێکی کارگەری لەسەر ئەوەی داوای کردووە ئیتیحادیەکی کارگەری لە جێگایەکە دروست بکرێت لە کوردستان یاخود لە جنوبی عێراقا ئێمە نیمانە لە زیندانە بەئێستا و نشمان بۆ لە ڕابردووە من ئەوەی کە من بزانم لە سەردەمی ئەمریکا کە من خۆم لە بەغایە بووم ئەمریکیەکان یەکدوانێکیان لە ڕابەرانی یەشێتی بێکارانگرەویش نەک لەسەرەوەی کە یەشێتی بێکارانیان دروست کردووە لەسەرەوەی کە مانگرتنێکیان کردبوو بە جۆرێک خستیانە زیندان بڵێن تەحەسوریان کردبوو لە بەردەمیەوە دوایەوە کە ڕۆشتی گوشارمان بۆێنان بەرەڵایان کردن ئەوەم بینیەوە بەڵام لە دوای ئەوە من ئەمەم نەبینەوە بەڵام لەگەڵ ئەوەیە تۆ نابینی ئیتیحادیە دروست ببێ یعنی باسی جنبشی ئیتیحادی جنبشی سندیکایی لە ئاسی دنیای کێشەی هەیە. ئێستا بۆ نمونە لە شوێنێکی وەکو ئەمریکایە لە 100 کارگەر ڕێکخراوە لە سویدا کە لە ڕابردووە لە 1970 ڕێکخراوە بوو ئێستا هاتۆتە خوارەوە هاتۆتە ژێر لە 16ەوە کارگەرانێکە بە دەستی خۆیان کارەکەنەوە ئەوانە لەو بەشەیە یعنی مەبەستم وایە جوڵانەوەی کارگەری و ئیتیحادەکان ڕۆژ بە ڕۆژ ئەندام لە دەستێن ئەم کێشەیەکی جیهانیەوە پێم وابێ لابردنی ئیستیبداد و ئەمانان کێشەیە بۆ جوڵانەوەی کارگەری لە ئێرانە حەل ناکە ئەگەر فۆرمی ڕێکخراوکردنەکەی خۆی هەر تەنها فۆرمی سەندیکایی بێ مەسەلەکەش پەیوەندی بە چیەوە پەیوەندی بەوەیە کە جوڵانەوەی پرۆسەی کارکردن لەگەڵ جارانە فەرقی کردووە پرۆسەی بەرهەمێنان لەگەڵ جارانە ئەو پرۆسەی کە ئەکرێ لە ناو کارگەکانەوە و پەیوەندی شوێنکارەکان بەیەکەوە و گەورەی شوێنکارەکان مەسەلەن لە جارانە تۆ بینی 10,000 کارگەر لە جێگەیەکە کاریانە کرد پێکەوە زۆر ئاسان بوو ڕێکخراو دروستکردن ئێستا ئەوە نەماوە بەشکردنی ئەم کەرتانە هەمیشە کێشە و گرفتی جۆر بە جۆر دروستەکە بۆ سەرمایه‌دارانیش زیرەک بوون و عاقڵ بوون 80 کۆنتراکتت هەیە بۆ کارگەران 80 کۆنتراکتت هەیە هیچ کۆنتراکتێک لەوی تریان ناچێت هیچ هەلومەرجێک لە هەلومەرجێوی تریان ناچێت بۆیکەوە بربەستێک دروستکەن لەبەی نێوانیکەوە کاری شتێکی مشتێکیان هەبێت کە کۆیان بکاتەوە ینی هەرچی زیاتر ئەم کێشەیە دروست بکرێت بۆیە من وازانم ببیر لە فۆرمی تر بکرێتەوە لە هەلومەرجێکی ئاوا وەکو شۆڕژگەرانی وەکو ئێستا من ئێستا سوالەکە بۆ من ئەوەیە لە شوێنێکی وەکو کوردستانە لەو شار و چکانی کوردستانە چۆن شۆنی ڕێکخراوی کارگەری لێوێ دروستکەیت بە بڕای من ئەبێ مەسەرم بڵێن کارگەرانی نانەوەخانەکانی بۆ نمونە مەریوان دامنیشی لەسەر ئەساسی حرفە بیکە بە بڕای من ئەکرێ نایبنی یەشێتی کارگەرانی مەریوان دروسترە لەوەی کەوا ئین بکەیت بەیاننامەیەکم بینی لە جوانانی شۆڕژێری مەریوان یەک شتی زۆر ئیشارەت پێکرده بوو کە بۆچی هەرە بێ کارخانەکان بە شوێنی کۆبوونەوەی کارگەران بزانین گەڕەکی شەر جێگەی کارگەرەوەی کە لە گەڕەکی شاپێکەوەیەوەوان هەر کارگەرین بۆ لێرە نەتوانین خۆمان ڕێکخین کۆمان بەبەستمەوەی پێویستمان بەوەیە ئێمەش وەسایلەکانی ڕێکخراوە بوون و چۆنێتی ڕێکخراوبوونی کارگەران ئاڵوگۆڕ بەسەرابین بۆی کە بتوانین مجاراتی ئەم گۆڕانکاریانە بکەین کە لە ئابووری و لە چەند زیادکەم بۆ قسانێت و یەکەم بەنسبەت اتحادیەوە بۆ اتحادیەی کرێکاری لە کولی دنیادا دووچاری تەنەزول بووە و خەریکە ئەندام لە دەسەدا هەڵەگەڕێتەوە بۆ چون ئەمەی ترمە شتێکی واقعیت هەرچەند تۆ من باوت بڵێم لە پێشە وەکو کۆمۆنیستی هەر اتحادیە کرێکاریە دروست بێگەر پێم بکرێت بۆ کرێکار دروست یەکەم یارمەتیە دەم من خۆم کرێکاریەکەم ئەوە لە شوێنی خۆی بێ بەڵام اتحادیە کرێکاری خۆی لە من وتم بەشی ڕێفۆرمخوازی بورژوازی نەمایەندەگیەکە بەشی بڕۆکراتی نێو تەبەقەی کارگەرەوە بۆ کۆنتترۆلی کرێکارە بۆی کە کرێکار نەڕوات لەوەی زیاتر داوای دەسەڵاتی سیاسیکە تۆ مەسەڵەن لە ئینگلیسا لە بریتانیا لە نەزەرا بگرێت لە هەر وڵاتێکی دیکە و ئەمە بەشی سۆسیال دموکراتە لە دنیادا و سۆسیال دموکراسی لە دنیادا
بە بۆمبەست گەیشتووە لە دوای شکستی بلۆکی شەرق ئەوەی کە سۆڤیەت یونیۆن کلاپسی کرد لە شوێنەوەدای تر خودی سوسیال دموکراسی بۆ نظامی سەرمایه‌داری تر ئەو معنا پێشوەکەی نەماوە بۆی کە دەوڵەتی ڕەفا کاتێک لە سوێدا بوو کە تۆ لە سوێدی بۆی کە دەوڵەتی ڕەفای نیشانەدا کە لە بەرابەر سۆڤیەت یونیۆنە بڵێ ها من نەتوانم سەرمایه‌داریش بێت و توانێت خەڵکوا خۆشگوزەران بێت و ماڵی هەبێت و دەرمان و مەدرسە و هەموو شتێکی هین بێ بۆیە کە بەڵام مادام کە ئەوە نەماوە خەتەری ئەوەی کەمە پێڵێن خەتەری کۆمونیزم خەتەری سوسیالیزم وەکو پێشوو لەسەری نظامی سەرمایه‌داری نەماوە بۆیە خودی اتحادیە کرێکاریەکان جیالەوەی کە و نکتەی کە تۆ باست کرد دروستە ئەوەی کە خودی بەشبەشکردنی کرێکاران بەوەی کە تۆ ئەوەی کە بە ئینگلیسی پێڵەن سۆڵ ترێدر ئەوەی کە تۆ خۆت هێزی کاری خۆت فقط بفرۆشی بە تەنیا خۆتی ئەوەی کە ئەمریکایی پێڵەن وان مان کۆمپانی یەک نەفەر و یەک شەریکە ئێستا زۆر کەس وایە لە لێرەدا بەڵام لە ئێستای تۆ بۆ خۆتی خۆتە چەوسێنیتەوە خۆت لەگەڵ ساحبکار قەرارداد و ئەملاولا بەسی هەر هەموو کەس بووەتە وردە بورژوایە وەختی وردە بورژوایەکی ئەوەختە بەڵام ئەمە ئەدامەدار نییە ئەمە ناڕواتە پێشەوە بۆی کەسن لە ئینگلیسا ئێستا ئەو بەشە لە اتحادیەکە کە زۆر رادیکاڵە باسی خۆ دەسەڵاتی سیاسی وملاولا ناکە بەڵام بەشێکە کە لە ژێر ڕکێفی حزبی کارگەری ئینگلیس هاتووەتە دەرەوە ئەوەی ئارمتی کە لەسەن نە پارەیانەداتێ نە حەقۆزیۆتەدا حەقۆزیۆت و شتەکە کۆکەنەوە بۆ خۆیان کە رادیکالتری اتحادیە کرێکاریە هەموو کرێکارانی بەشەکانی دیکەڵێن کاشێمەش ئەندامی ئەوان بووین بۆیە کە ئەوان هیچ هینێکیان نییە کە هیچ بربەستێکیان نییە مەسەڵەن کنگرێ اتحادیە کرێکاریەکان نییە کە کۆنتترۆلیان کا بڵێ نابێت تۆ لەوە زیاتر حساب بکەی چون ئەویتە باسەوە بی کە زەرەر لە ئابووری ئەم وڵاتە بدەیت بۆیەکە مشکلی اتحادیە کرێکاری دەلیلەکەی ئەوەیە کە ڕفۆرم خوازی لە نێو نظامی سەرمایه‌داریە ئەوە هەڵەگەڕێت و شاید کاتێکی دیکە ئەوەی کە ئەو ڕفۆرم خوازیە بەو شکڵی کە پێشووتر هەبوو ئێستا و جێگەیە نییە ئەوەی بەشبەشکردنەکەی بەشێکێتی بەڵام ئەمێنێتەوە بۆ ئێمە بۆ کرێکاران بۆ ئەوانەی کە جوانانی محەلاتی مەریوان یا سنە یا هەرکوونێکی دیکە بۆ یەکە من جوابی پرسیارەکەتم لە خۆڵۆداویشەوەیە کە من پێم وابێ کۆبوونەوەی گشتی گشتیەوەی کە تۆ لە محەلەیەکی هەموو خەڵک لە مزگەوتەوە بانگ بداغا هەمووتان بێن بۆ لە محەلەی بۆ نمونە دارسێران کۆبوون ئەم شەو هینێکمان هەیە کۆبوونەوەیەکمان هەیە گەرەکمانە بڕینە و کارەکەی زۆر ئاسانترە هیچ بڕۆکراسیەکی نییە یعنی هیچ شتێک لەو بەینانیا بێت ڕئیس اتحادیە خەریەت ئەو بڵێت و جەلسەیە بگرن و هەیئەت مدیرە بێت و نازانم کێ ئەوان هیچ کامێکی نییە بۆیە لەم دەورەی شۆڕژگێرانەدا بۆیە کە ئێمە خۆ نایشارینەوە لە نێو چینی کرێکارە گرایش یا مەیلی ڕفۆرمخوازی و ڕاست هەیە کە بە اتحادیە کرێکاریە خۆی دەرەخا و مەیلی رادیکاڵ و کۆمونیستی هەیە کە خۆی بە شەورا و بە کۆبوونەوەی گشتی یا مەجموع عمومی خۆی چون شەورا وەکو باسمان کرد وەکو مکانیزمی ئەدارەی کۆمەلگا تێتە مەیدان ئەوەیە کە من پێم وابێ لەم دەورەدا لەم دەورەی شۆڕژگێرانەدا کرێکاران لە مەحەلاتە کێستاڵن جوانانی مەحەلات و ئەملاوەلا لە کارگەدا لە زانکۆدا لە هەر شوێنێک کە ئیمکانی هەیە ئەوانە کۆ ببنە و هاوسەرنوێشتێکیان هەیە باسانیە توانن ڕۆژی دواترە توانە و چەند کەسەیان کە هەڵبژاردووە لای بن چوار کەسی دیکە کە کارەکەیان بۆ بکەن و ئەوەی من پێم وابێ ئەمەی کە ئەوانەی کە باسیەکەن باسی لە نەزەری ئەمە ئەوەی کە پێڵن دموکراسی ڕاستەوخۆ یعنی دموکراسی ڕاستەوخۆ لە کۆبوونەوە گشتیەکانە لە بزوتنەوەی کۆبوونەوە گشتیەکانە یان جنبشی مەجامعی عمومیە ئەتوانێت خۆی دەرخا نە لە اتحادیە کرێکاریە کە تۆ ڕئیسێک انتخابەکەی ساڵ بە ساڵ کۆنفرانست هەیە ڕئیس انتخابەکەی تو 4 نەفەر هەیەت مدیرە ئەبنە دەوڵەتێ لە نێو کرێکارانە یعنی تۆ ناتوانانی هیچ کارەکەی تا ساڵی داهاتوو کە کۆنفرانس ئەگرن تۆ خۆتە زانی خۆ مکانیزمی اتحادیە لە ئەوروپا وایە کە زۆر جێکوتووە ساڵی جارێ هینیان هەیە کۆنفرانسیان هەیە لەو ساڵە جارەدا تازە گەرەکە توی ڕئیس اتحادیەکیش گۆڕی زۆر سەختە یعنی لێرە زۆر زەحمەتە کابرا هەیە بەقەی ڕێژمهورێ ڕئیس اتحادیە یعنی ڕێژمهور کە 4 ساڵە من بینی بە کابرا 8 ساڵە 9 ساڵە 10 ساڵە هەیە دوایە زۆر بە زەحمەت توانن لای بن یعنی چون ئیمکاناتی بڕۆکراسی ئەگرێتە دەسەوە من پێم وابێ ئەمە ئەتوانێ یارمەتی دەربێ بۆ ئەو جوانی مەحەلات حتمما کەس نەیوت و حتمما لە کارخانە بێت چون ڕاستێژێ بەشێکی زۆر لەمانەی کە لەم خۆپیشاندان و ئێترازاتی پەنجمانگی زیاتر لە پەنجمانگی ئێرانە شرکەتیان کردووە
بەشی محلاتی کرێکارین ئەوانش کە ئەدام کراون و 4 کەسە هەر کرێکار بوون کرێکاری چایخانە بوون یا کرێکاری ساختمانی بوون یا کرێکاری مۆڕداری بوو ئەوەی کە مۆڕداری لایەوە چی پێڵەنەوەی بێکاریش بۆتە بەسەرێکی زۆر بەرجەستە بۆ وایە چون هیچ بێکارن ئەتوانی ناتوانین تۆ بە چینێکی کەساویانگەمان چینی کارگەرن چۆنی ڕێکیانەخێ لە کوێ ڕێکیانەخەیە گەل لە هەروەیە چون هیچ هینێکی نە هیچ هیوایە بۆ کەسێکە بێکارە هیوایە داهاتوو کە بڵێ بۆ نمونە لە هەموو کۆمەلگایەکە وایە لێەوە من گەنجم ڕۆشتم هینم ئەوەی ئەجوکیشنم تاسیڵاتم تەواو کردووە دەرسم خوێندووە لە ئێرانە باسی ئێرانەکەن یار کوێنێکی دیکەەوە شەهادەیەکیشم هەیە و مەدرێکێکیشم گرتووە دەی باشە دێوەرە من گەرەکم ڕم کارکەم کار نییە بووی مادام کە کار نییە بووی هیچ چینێکی نییە هیچ داهاتوی بۆ خۆی نییە لە بەردەستە دەبێ بڕێت ئێتراسکە و ئەوش هەر نەتەنیا بەشێوە بەشی خودی چینی کرێکارەکەس بەڵام بێکار کراوە بۆیە بە نظرم ئەوان ناتوانن ئێستایتر ناکرێت بەتایبەت لە ئێمە باسی دەورەی شۆڕژگەرانەیەکە لە ئێران ئایکەین ئێستا ئیتر ناتوانانی بەجیا بڕێهینی سنفی من نەمە نەزەری منە ممکنە لەگەڵ کەسیتر هینی هەبێ بڕی بەجیا بڵێ و من ڕۆم مەسەلەن شۆرای فقط بێکارەکان دروستەکەم من بە نظرم کولی کۆمەلگا لە دەورەی شۆڕژگەرانەدا بەتایبەت لە مەحلاتە لە نێو شارەکانە و تا ئەو جێگەی کە بتوانن هەموو تۆ فەرزکەین لە هەموو شارەکانە محلاتە شەورا هەبێ خودی ئەو محلاتە شەورای گشتی شارەکان انتخاب کردو هەموو شارەکانی شۆڕەکانیان بنێنە شۆرای وڵات هینکەن ئەوە هینەکە مەبنای کاری ئێمە ئەوەیەوە من پێم وابێ ئەمە ڕێگە حەلیەتی تازەستا لەم دەورەی انقلابیەدا کەسێ بە دوای کاری مەسەنە اتحادیە دروستکە و سندیکا دروستکە وملاوە بە نظرم نایخوا و بەڕەوەی کەوتم کۆبوونەوەی گشتی یا بزوتنەوەی کۆبوونەوە گشتیەکان جنبشی مەجامەی عمومی وە شەورا بۆی کە دەسەڵات بگریتە دەسە و تەنیا ئەمەیە ئەتوانێت ڕێگە حل بێت لەم دەورەی انقلابیە بۆ چینی کرێکار و باسمان کرد پێشووتریش دەخاڵەتی لە سیاسەتە یعنی ئەگەر دەخاڵت نەکات لەم دەورەدا باست کردوتە ئەرسا بکات و ناکات وم لاوەلا ئەوش هەڵگەڕێتەوە بۆ ئەم وەزیەتەی کە ئێستا هەیە چون ئێستا بەخەرە ئەم منشورە توانێت یارمەتیەکی بدا بڵێ منەوەم گەرەکە یا خودی جمهوری ئیسلامیش ئەوەی کەوت سەرکوب ئەتوانێت کەسێ بڵێ من تاسیری نییە زمانێک کە بڵێ من گەرەکمە کاری قانونی لە ئێران اتحادیە دروستکەم و لە جمهوری ئیسلامی خودی جمهوری ئیسلامی اقتصادەکەی یعنی ئابوووریەکەی نامتعارفە ئەمش خۆی داستانێک ئێستا نامتعارف لەو زاویە کە خۆتەی بینیتر خوب نامتعارفە مادام کە نامتعارفە ناتوانێت تۆ لە اقتصادێکی نامتعارفات نائاساییە بڵێ نائاساییە ڕفۆرم خوازێ بێت بڵێ من گەرەکمە ئەم سەرمایەداریە من هینیکەم من ڕفۆرمی تیا دروستکەم و کرێکارش بێت اتحادیە دروستکە خۆ جمهوری ئیسلامی ئەوانەی هەیە ئەوەی کرد پێڵێن ئێمە ئەو ڕێکخراوە زەردەکان ئەوانەی کە تەرەفداری حکوومەتن وەکو شورای ئیسلامی کارگەروانە ئەوانەی بە بۆم بەسکەیشن چون جواب نادەنەوە جوابی ئەم وەزیەتە ئێستا کە ئەم دەورەی شۆڕژگەرانە کە هەیە نادەنەوە و من پێم وابێ کرێکارە بێت لەسەرەوە بێت تەنیا ڕێگە حل تەنیا ڕێگە نەجاتیەوەیە زۆر باشە دەست خۆش زۆر سپاس هاوڕێ جەمال کەوانگەر بەرنامەکەمان گەیشتە سعاتێک دیارە قسە باسی زۆرتر ئەکرێت لەم بابەتەوە بکەین مێدوارم لە بەرنامەی ترە پێ بگەینەوە لەسەر باسی تریش گفتوگۆ بەردەوام بکەین من خۆشحاڵ بووم بە ئامادەی دووبارە خۆشحاڵ بووم بۆی کە قبول کردم میوانداریە زۆر سپاس شەکەم زۆر سپاس ساورە شەماڵ و زۆر سپاس بۆ بینەرانتان کە گوێن لە ئێمە گرت هەر بژین سەرکەوتوو بنی مەدوارم هەواڵی خۆشتان بیستین بۆ 8 مارس و دوای 8 مارس لەگەڵ اتحادیە کارگەرەکانە هەر بژین بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان بەرنامەی دیالۆگی هیوا تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر ئەوەی بە ئێوەی ئازیز شادرمینەوە بە شادی و کامەرانی تەنەسپێری هەر بژین